شارباژێر ئەو ناوچەیە کە بە درێژایی مێژوو ناوچەیەکی سەرسەوز و بەپیت و بەرەکەتی کشتتوکاڵی بووە. شارباژێر باخ و باخاتێکی ئێجگار زۆری هەیە، جگە لە سەدان هەزار درەختی خۆڕسک لە قەراقچەم و ڕووبارەکان. بەڵام ئەمساڵ وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو هەڕەشە لە باخ و باخات و تەنانەت دانیشتوانەکەشی دەکات. شارباژێر ناوچەیەکە لە باکووری سلێمانی و دەکەوێتە پشت کێوەکانی ئەزمەڕ و گۆیژەوە. شارباژێر لە ناوچەکانی چوارتا و ماوەت و ناحیەکانی سرۆچک و سیوەیل و زەلان و گاپیلۆن و سیتەک پێکاتووە. ئەمساڵ کاریگەری وشکە ساڵی لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی دەرکەوتووە، بە تایبەت زۆرێک لە ئەو بیرانەی کە ساڵانی ڕابردوو کە تەنانەت کەمیشی نەدەکرد ئەمساڵ بەشێکیان وشک بوون. ئێمە ئێستا لە چەمی واژەین، خەڵکی ئەو ناوچەیە دەڵێن نزیکەی 100 ساڵە ئەو چەمە وشکی نەکردووە، بەڵام ئەمساڵ بەهۆی کاریگەری کەمبارانی و هەروەها وشکە ساڵیەوە دەبینن ئەم چەمە بە تەواوەتی وشکی کردووە. بۆیە باخ و ئەو باخانەی کە لێرن و بەشێکی زۆری ئەو دار و درەختانی کە لێرە بەهۆی چەمی واژەوە ئاوەدران کەوتونەتە مەترسیەوە. یعنی ئەگەر بێت و ئەمساڵ بەم شێوەیە باران کەم بەوارێ بەشێکی زۆر لە ژینگەی ئەم ناوچەیە بەهۆی کەم ئاوی و بەهۆی بێبارانیەوە ڕوبەڕووی وشکبوون و لە ناوچوون دێتەوە. بە تەمەنەکانی ناوچەی شارباژێر دەڵێن بە درێژایی 100 ساڵی ڕابردوو وشکە ساڵی وایە نەدیوە و بۆ یەکەم جارە چەمەکانی ئەو سنوورە بە تەواوەتی وشک دەبن. کاک حاجی جارە بابزانم تەمەنت چەندێک و چەندێکە لێرە؟ مالی پەنجایەکم هەفتا تێپەڕیەوە. هەفتا تێپەڕی؟ بەڵێ. چەندێکە لە چینکیەش؟ لە تەمەنی ژیانمەکە لە هاتوومە دنیاوە مڵی ئەم چینکیە. باشە. بە تەمەنی خۆت بینیتەوە ئاو وشک بکە ئەو ڕووبارە؟ بە حاجی نەمدیوە، بەس لە باپیرم بیستووە ئایگوو کەمی کردووە بە ئێزگار ئاوانە تۆزێ کەم بووە تاو. هیچ ساڵێک لە ساڵەکان بینیوتە کەم بێتەوە وەکو ئێستای لێ بێت یان نەمێنێ یان چوزانم؟ نارم باپیرم جوێتی، باپیرم 115 ساڵی ئەمر بۆ 20 ساڵی زیاترم مردووە، 150 ساڵم بێت. هەندێک لە خەڵکی ئەو ناوچەیە ئەڵێن نزیکەی 100 ساڵە بێ ئەمە ئاوە وەکو ئێستا کەمی نەکردووە. بۆ چوونەکە ڕاستە؟ ڕاست نەمانجیوە کەمکە. ئەوەی ئەڵێن باپیرم کە بکردم باپیرم باوکیشم نا باوکی باوکم. ئەی لەسەر ڕەس و باخەکان ئەو ڕەس و باخانی ئەو منتیقەیە لەسەر ئاوی ئەو ڕووبارە چەم بڵێن باخ و دەخل و دانیان ئاوێن ئەوەی کە نزیکەوەی کە دووری شەوشەکە بێ بەو سۆندە و هینانە بەو کارەبا ئاوە هەلاکەمەوە پێی ئاوەدەن ئەوەی کە نزیکەوەی کە دووری شە هیچ ئاوەکە نایگاتێ ناوەڵە. ینی باخەکەی وشکە بێ باخێ وشک بوو بێت بەهۆی ئەو کەمبوونەوەی ئاوە هەیە. ئەو بیابینی ئەو شک نەبووە، زۆربەی لەسەرەوە هاتن وشک بووە ئەمەی ئەم ساڵ وشک بووە. چۆن هەرەوەڵا هەمووی ئەوە. حاجیان ئەم منتیقەیە دەبینین ئێستا کە سەیرمان کردووە ئاوەکەی وشکی کردووە. هەمووی وشکی کردووە. چەندێکە بێ ئەو ئاوا وشکی نەکردووە؟ وەڵڵاهی لە 74 ئاو زۆر بوو، لە پاش 74ەوە ئیتر هەر وشکی کردووە. پاش 74 ئارە وەڵڵا. ئەو کاتە هیچ جاری تر وشکی کردووە؟ ئارە وەڵڵا. جارێکی تر وشکی کردووە؟ ئارە وەڵڵا. ساڵی 74. ئارە وەڵڵا. بەس 74 ئاو زۆر بوو، زۆریەکەی زۆر بێئەنداز بوو، بەس ئەم دوو ساڵە بە تەواوی دابەزی جاوی زۆر زۆریش. پێشبینی ینی بکرێ ئەم ئاوا ئەم ساڵیش کەم بارانی بێ وشکە ساڵی بێ ئەم ڕەس و باخانی ئێرە شارنووسیان چی لێ دێ؟ پاشی وشکە بێ زوا بەدەن شێ وشکەسی لەسەر هەیە. ئارە وەڵڵا زۆر زۆریش. ئێستا ئەمەی بینیشی ئەو نادرێمەی من بەزی ئەوانەی کە هەمووی ئاوا درێت. ئێستا ئەمەی من ئەم جۆزانە ئەم باخەی من توێرە ئاو منە کردووە بە کاتی زووج لە هەموو زووشەوە، بەس ئەمانەی کە هەمووی ئاویان ناوە. ئێستا بۆ نمونەوانی ئەودی هەمووی وشک بوون ئاویان نێتەوە، ئەم چەمەی ئەودی هەمووی وشکی کردووە، هاچی زەرعاتێکی کردووە وشک بووە لەبەر بێ ئاوی. دەبینم لە ناو چەمەکە حەفر هەڵکاندراوە. حەفرانە چییە؟ ئەوە ئاوە بۆ ئاوە هەر هەڵیەکانی وشکە بێ ئاوی ناچێتێ. ئارە وەڵڵا تاسی حەفرمە هەڵکەموە قەتراوی تێنەچووە. ئەی ئاوی بیر هەیە لێرە کەمیان کردووە بیرانێکە هەیە؟ بیری یەک ماڵ بیری هەیە لێرە. ئارە وەڵڵا ئەو ماڵەش لە بەری سەری سەرەوەیە، ئەوش بەمانە بە دوو مانگە تەنکەرێکی تێبچیان تێ نەچێ. پێشتر وان نەبوو؟ نەوەڵڵا. ئەم ساڵ ئاواکەمی کرد. ئارە وەڵڵاوی کاکاری دوان هەر باشە باش نی بازێکی باش و باشیش نییە و
ئێدەر ئەوش هەموو خەوش خەریکە وشکەکە ئێرە وەکو ئاماژەم پێکرد چەمی واژەیە بەشێکی زۆر لە جوتیار و هاوڵاتیانی ئەم منتیقەیە یاخودە و ناوچەیە حەفریان کردووە نێو ڕووبارەکە بۆی کە ئاویان دەستکەوێەوە باخ و ڕز و باخەکانی خۆیانی پێ ئاو بدەن تاوەکو لە وشکبوون بیان پارێزن. ئێستا دەبینن یەکێک لەو گۆمانەی کە نزیکەی چەند مەترێک چاڵ کراوە هەندێک ئاو تێدا بە دەرکەوتووە و هەروەها لە ڕێگەی مزەخەوە یا لە ڕێگەی ماتۆڕەوە بەم شێوازە ئاوەکانیان بردووە بۆ باخەکانیان تاوەکو لە وشکبوون بیپارێزن. ماسی کە سەرچاو و سامانێکی نیشتیمانیە بەڵام بەهۆی وشکبوونی ڕووبارەکانەوە لە سنووری شارباژێر ڕۆو لە ناوچوون دەچن بە تایبەت لە چەمەکانی کەناروێ و چەمی واژە چەند گۆمیل کە ئاوێکی کەم نەبێت ئیدی تا چاو بڕکات بەستەڵانە. زەرەی هەبوو بۆ هەموو وشکە ساڵی زەرەی هەبووە کاک زەرەکەی چی بووە بۆ ڕسوباخەکان؟ چاوەڵا ڕزوباخ هەموو وشک بووە؟ بەڵێ بەڵێ ڕزوباخ هەموو وشک بوو ئیتر ڕزوباخ نەماوە ئەوە ڕزیوی وشک بووە ئاوی ڕزوباخەکانتان لەکوێوە دابینە کرد لەو چەمەوە یان بیرتان هەبوو؟ ئاوی ڕزوباخ زۆربەی ئەم سەر چاوە سەر چەمەکەیە بەڵێ چەمی کەناروێ. باشە ئەو چەمە چەندێکە بێ وشک نەبووە ئەمە یەکەم ساڵە وشک بێت ینی من پرسیارم کردووەڵەن دەمێک کەشتیوان نەبووە چەندێکە ئەم چەمە بەبیری ئێمە وشک نەوە بەس پێش ئێمە ئەڵێن جارێککە وشک بووە نازان ساڵی چەند بووە؟ نازانین لە دەوری چلەکانە بەڵێ لەو دەورابوو ئەوش بە قسەی قەدیمیەکان تێگەی ینی تۆ بەبیری خۆت نایە؟ نا بەبیری ئێمە نایێت بەبیری ئەو ریسپیەکان دێ و قەدیمیەکان ئەگەلێرەمون خەڵکی ئەم کەناوی سەرەوە بوون ئەڵێن گۆمە ئەسڵان ئاویتیا بوو لەگەڵ گۆمی ئاو ڕەحمان ئەو دوو گۆمە ئاویتیا بوو دەویکی وشک بووە وەکو ئەم ساڵ. بەڵێ وەکو ئەم ساڵ. ئێستاش وەک بڵێ ئێرە ئەم چەمە ئەمە وشتی کردووە ئەو بازە گۆمی ئاویتیایە ئەم گۆمانی خوارە بازشە ناوێنیتی بەختی ئاویتیانە لە بازە شوێن ئاویتیایە بڵیتیانە وەکو شوێنی حەفارە و شوێنی گۆمیلکەوانەمە. بەڵێ ئەو گۆمێکە تۆزە قوبێ ئاویتیایە ئیتر بەس وەکو گۆمی تر ئاویتیانە. ئەی ئێستا ئێوە چۆن ئاوی باخ و ڕزەکانتانەتەن ئاوی تر سەرچاوە بەدیل چییە بۆ ئەوە؟ وەڵاهی جا هیچ بەدیلێک نییە خۆ ئەو نییە ئەتان نییە وەکو بیریش وشکی کردووە یاکەمی کرد بیریش وشتی کرد بیریشتان هەیە وشکی بەڵێ بیریش هەیە وشتی کردووارە وەڵا سۆر ئەستی ئەم سنجاڵە ئاویتیانە دەگەی جا ئاڵەکە ئاویتیانیایی تر زۆر شوێن ئاویتیانە چواردە هەرکەم ئاوە ئێرە هەرکەم ئاوە هەموو سەرچاوی ئاوەکە چەمەکە بوو ئێستاکە چەمەکە وشتی کردووە خەڵکە زۆر زۆری ئاوە خەڵکەیە باری کرد بێ لەم ناوچەیە لەبەر کەم ئاوی بێ ئاوی نا کار نەگەشت نەمبینیوە نەوەڵا خەڵک باری نەکردووە بڵێ بۆ بێئاوی بەزی تنجا بۆ بازی شوێن تین هاتووە وەکو کوێ وەڵاهیتی وەکو چوارتا بێ ئاوای چوارتە لە سلێمانی ئاوێن هەڵی بووی چەمەن هەر هەمی وشک لەسەر چەمەکە یعنی پێشوانەوە بیان قەت تا ئێستا من نەبینم مەڵم بۆ خۆمە لێرە لەدایک بوو هەتا ئێستا شتی وام نەبینم ناوە ئای بیرەکانتان بیریش کەمی کردووە بیرەکان هەموو وشک بوون زۆری زۆر ئێستا بینی لێ هەر لە گوێ چەمەکە لیان ناوشک بوو هەر هەموو. باشە خەڵکی ئەم ناچێوانی کە ڕیسپین چۆن باسی ئەم دۆخەکان پێشتر منیان و تۆ ساڵیشان ئەو حاڵەتە دووبارە وەڵام من دوێنێ لە پیاوێکی ڕیسپین پرسییا لێرا شێخ جەمالی ناوەتی وەختی خۆی لە گۆماستان لێرە چوون خەڵکی ئەم دێت چوون ئافرەتەکان ئاویان لە ناو ئاویان لە پەڕوا گرتۆ بۆی بۆ قوشتیتانە بێ و جا خواردوانێتەوە ئەو پیاپیرە وای بمێنێت نەیوە ساڵی چەند بوو نەبەخوا پێێنێت و ساعت چەند ئەو پرسیارم دەکرد جاری تریشتیوا ڕووی داوە ئارۆڵا بە زوو بیرتان نایە خۆم بیرم نایە ناوە بەس من بخۆم لە ماڵی دمەشتا چوارە دەمەژم ئا لە دایکم تا ئێستا شتی وام نەبینی. دانیشتوانی شارباژێر نیگەرانن لەوەی حکومەت ئاوڕی لە ناوچەکە نەداوەتەوە بە دروستکردنی بەنداو هەرچەندە پرۆژەی دروستکردنی بەنداو بۆ ناوچەکە لە پێشووتردا دەرچوو بوو بەڵام بەهۆی خەمساردی حکومەتەوە بەنداوەکە دروست نەکراوە ئەوەش هۆکارێکە بۆ وشکبوونی چەم و ڕووبارەکان و دروستبوونی کارەساتی مرۆیی لە ناوچەکە.
بەڵێ طبعا ئەمانە نانەوێ وڵاتەکە ببوژێتەوە ژنا سەنەها تقریبا لەم سنوورەی ئێمە یا دوو جێگای سەد کە دەرخسەی بۆ کراوە و بە هەمان شێوە فەحسی تیا کراوە لە فەحسەکانە دەرچوون نەجاحەتیان لە کەناروێ لەسەرەوە هەل لەسەر ئەم چەمی کەناروێ ئێمە ئەگەر شار باشێر بە ئەم باز دەکەین تەنها ئەم سنووری خۆمان باسکەین کە حوزێکی پانتاییەکی ئەوەنە زۆر نییە دوو جێگا سەدمان هەیە تاکو ئێستا لەسەر هیچیان ئیشیان نەکردووە ئەگەر لەسەر ئێشیشان ئیشیان بکردا نەک سنوورەکەی ئێمە تووشێم نەهامەتیان هابوو بەڵکو لەواتی ئیسپادەیەکی چاکیشمان بە سلەیمانی بگەیاندایە وە کولفەی دابینکردنی ئاو کە ئێستا لە دوکانەوە بۆ سلەیمانی ئەو کاتە لێرە و کولفەکە هاتەوە بۆ نیو ئەوەندەش تەواو هەوڵاتی لە سلێمانیشە ئەو کاتە لە خەمە ڕەخسین هیچ خەبێکیان ئەو قەیرانەش دروست نابوو ئەو قەیرانەش دروست نابوو بەڵێ ئێستا ئێمە هەمومان ناهومێدین با پێ بڵم هیچ کەسێک کە لێرەیە ئەیبینی تۆ ئەتەوێ بیدوێنی مسقالە زەڕێک ومێر لە دڵیان نییە یعنی بەڕاستی خەڵکە بە چۆڵی بکە تا ئێستا سۆڵ نەکراوە بەڵام ئێستا خەڵکی ئەم لادیانە مەئیشەتیان لەسەر ئاژەڵداری و حیوانات توانیمانە لە چەند ڕۆژی ڕابردوویە ئاوی خواردنەوەی خۆمان دابینکەین بەڵام ئاوی خواردنەوەی حیواناتەکان وا بەرەو نەمانەچێت تقریبی احتیمالی هەیە تا هەفتەیەکی تر بڕوا زیاتر نە ئیتر ئەوانەی کە مەئیشەتیان لەسەر ئەوەیە ناچار ئەبێ هەوڵ بۆ ئەوانیش بن ئەبێ بە شێوەیە لە شێوەکان هەوڵ بۆ ئەوانی بەوە هیچ دەرەتانێکی دریژ نییە ئیتر چی هەڵێکی بۆ ئەیە ئەمە دیمەنی زۆربەی چەم ڕووبارەکانی ناوچەی شار باژێڕە کە ساڵان ئەم کاتانە هیچ گرفتێکی کەم ئاوی نەبوو تەنانەت ئەم ڕووبارە لە ساڵانی ڕابردوو ئەم شوێنەی کە ئێمە لێ وەستاوین ئاوێکی زۆری پێدا دەهات بەڵام بەداخەوە ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵی دەبینن کە بە تەواوی ئەم ڕووبارە و زۆربەی ڕووبارەکانی تریش وشکی کردووە وەکو دەبینین لە پاڵ وشک بوونی ئاوی ڕووبارەکە زۆربەی دار و درەختەکانیش کە لە قەراخ ڕووبارەکەن بەهۆی نەبوونی ئاوەوە یاخود بەهۆی وشکە ساڵیەوە ئەوانی ژوشک بوون دیارە فەرماگەی ئاوی ژێرزەمی سلێمانیش هۆشداری داوە لە کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکان و ئاوی ژێرزەوی بەڕێژەیەکی زۆر بە تایبەتی کە ئێمە قسەمان کردو لەگەڵیانە باسییان لەوە کردووە کە زۆربەی بیرەکان ئەو بیرانەی کە ساڵانی ڕابردوو هیچ گرفتی کەم ئاویان نەبووە ئەمساڵ زۆربیان یا وشک بوون یا ئاوەکەی بە ڕێژەیەکی زۆر کەم بووەتەوە دیارە شارەزانی بواری ئاوی ژێرزەویش باز لەوە دەکەن کە ئەمە دیاردەیە کە ئەم ساڵ ینی چاوەڕوان نەکرابوو بەڕاستی کە ئەم وشکە ساڵیە ڕوویداوە ئاوی بیر و ڕووبارەکان بەم شێوەیە کەمی کردووە بۆیە ینی هۆشداریەکی جیهانی وەروە ناوخۆیشەیە لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و ئاوی ڕووبارەکان وەکو بینیتان بەشێکی زۆر لە جوتیاران لە سنووری شارباژێر بۆی کە ئاوێکی کەمیان دەستکەوێت بۆ ئاودانی ڕەسوباخەکانیان حەفیان هەڵکەندووە تاوەکو ئاوێکی کەم یان گۆمیلکە کۆبێتەوە تاوەکو ئاوەکان بەڕێگەی ماتۆڕ مزەخە بگوازنەوە بۆ باخەکانیان تا ئەو باخانەی کە هیانە وشک نەبێت وە لە وشک بوون بیپارێزن ئەوەی کە بینیتان بەشێک لە دیمەنی ئەو ڕووبارانە بوو لە سنووری شارباژێر